کۆنگرەستا خێرهاتنە ئەوان دک. So she's very happy that you are here today, and especially for being in Southern Kurdistan, and we are warmly welcoming you to be here and be in the organization of Congress. 2015 بوو نەرین سلێمانی هەیە لێ باشووری کوردستان مەسەلە هەولێر پایتەختە سلێمانی هەیە سلێمانی جێدەتر وەک ئینسیاتیڤە خات ئەو دانیانێ وتن کارن نەریە کۆنگرەستار بێدەرێ دەکەن و خەباتێ من بێدەرێ وەکی نونەرێ کۆنگرەستار لە باشووری کوردستان سلێمانی و زێدەترژی خەباتێ من پەیوەندیایە يعني پەیوەندی من لەگەل ڕێخستنی ژنێن باشووری کوردستان دەئاستێ پارتیە سیاسی دەبن دەئاستێ ڕێخستنی سفید دەبن و هەروەها بە کەسایەتارە و پەیوەندی مە دیسا نە لە هەمسازیە حکومی بن هەر کەسەتی هەیە و یەکشی پەیوەندی مە بەگەلێ مەڕە يعني هم لباشوور كردستان شيء مجي إيروجاباي كردستان لبيداري. Some says that they are living with many Arab groups and different nationalities. So just what they are trying to do to organize them in the systematic way to Rojava. I'm Sarah Schmidt. I'm from Germany. I'm an internationalist with the Internationalist Working Brigade. We came here to southern Kurdistan. من زاغر شپیتم لە ئەڵمانیاوە هاتووم ئێمە هاتین بۆ باشووری کوردستان بۆ ئەوەی کە لە ڕێگەی تێپەڕاندنی سنووری باشووری کوردستان ڕۆژاوای کوردستان بگەینە ڕۆژاوای کوردستان و لە هەموو ئەو دەستکەوتە و با بڵێن شەوڕەشەی ڕۆژئاوا تێبگەین کە تاوەکو ئێستا بەدەستێنراوە بەڵام ئێمە لەسەر سنوور دووبارە ڕێگریمان لێکرا و نیان هێڵە کە ئێمە بچینە ڕۆژئاوا و هەموو ئەو دەستکەوتانە بینن و هۆکاریەوەی کە ئێمە ئەمانویست بچینە ڕۆژئاوا ئەوە بوو کە دەمانویست لەو سیستمی کۆنفیدرالیزمی دیموکراتی تێبگەین بۆەوەی کە بزانین ئایا ئەم سیستمە چۆن کار دەکات چۆن لەگەڵ هەلومەرجی کۆمەڵایەتی دنیادا خۆی دەگونجێنێت و چۆنیش ئێمە دەتوانین هەمان سیستم بۆ ئەوروپا پێش بخێن و ئاوای بکەین. About how people should live together. Yes, for example, today we're very happy that we're کە لێرە کۆمەڵێک شرۆڤە و شیکردنەوەیان بۆ کردین دەربارەی چالاکیەکان و کارەکانیان کە لێرە بەجێ دەگەێنن و لەمان کاتیشە ئێمە چەند کەسێکی دیکەشمان دیوە لە ڕێکخراوەکانی دیکە و چەند هاوڕێکی خۆشمان کە لێرە بوون لە ناو ڕێکخراوەکاندا کاریان کردووە زۆ بە خۆشحاڵیەوە سپاسیان دەکەین کە کۆمەڵێک شتیان فێری ئێمە کردووە و کۆمەڵێک شۆڤیان بۆ ئێمە کردووە کە ئێمە بتوانین لە دواتردا بیبینەوە بە وڵاتانی خۆمان و کە سوکار یاخود هاوڕێیانی خۆمان هەواڵانی خۆمان دەوێ لەسەر هەمان ئەو شتانێمە لێرە فێری بووین پەروەردە بکەین